زیزانی خۆم مانگی ڕەمەزان مانگە بەرەکەتەکەی کە لە دینی ئیسلامە بۆ مرۆڤەکان دانراوە. ئەم مانگە گومانی تێدا نییە دەتوانرێت بکرێت بە مای خۆشی و ئاسوودەیی خێزانەکان. ئەم مانگە دەتوانرێت بکرێت بە هۆکارێک بۆ باشتربوون و چاکتربوونی قوتابی و فێرخوازە بەڕێزەکان. بەڵام بە شێوازێک بێت کە بتوانین سکێجوڵ و بەرنامەیەکمان هەبێت. کاتێک کە لەسەر سەرکەوتن دەخوێنیتەوە، سەرکەوتن و ڕۆژوو، سەرکەوتن و خێزان، سەرکەوتن و خانەوادە، سەرکەوتن و منداڵ، سەرکەوتن و خوێندنی باڵا، سەرکەوتن و سیاسەت، ینی هەر شتێک کە دەخوێنیتەوە، هەر شتێک کە دەبیستی بەڕێزان، هەمیشە لەگەڵ سەکسێسا، لەگەڵ سەرکەوتنە، لەگەڵ نەجاحە زۆر بەدەگمن. ئیلا باسی سکێجیوڵێک دەکرێت، تۆ دەبێ بەرنامەت هەبێ، تۆ دەبێ پلانت هەبێ، تۆ دەبێ پرۆگرامت هەبێ. ئێمە هەمیشە لەم زنجیرە بەرنامەیە لە پەروەردەی دیمەنە هەمیشە ئەمەمان تووپات کردوێتەوە کە شتێک نییە بە ناوی سەرکەوتن بەبێ پلان. ینی دەتەوێت منداڵ بخەیتەوە دەبێ پلانت هەبێ، دەتەوێت بە ڕۆژووی دەبێ پلانت هەبێ، دەتەوێت مانگی ڕەمەزانە بە خۆشی بە ئاسوودەی دەبێ پلانت هەبێ. بەڕێزێک و ئەزیزێک کە سەیری بەرنامەکەمانەکە دەڵێ دکتۆرم ڕەمەزانە زۆر لامە بەستە جگەرە و نێرگەرە تەرکەم، دەبێ پلانت هەبێ. بەڕێزێک دەڵێت دەمێ وەزنم دابەزێنم، دەمێ پلانت هەبێ و دەبێ پلانیشت هەبێ. ئەزیزەکەم